ئاڤان دەرچووی زانکۆیە و هەلی دامەزاندنی لە کەرتی حکومیدا بۆ نەڕەخساوە. لە ڕێگەی بەشداریکردن لە چەند خولێکەوە فێری پیشەی درومانی بووە. ئێستا بووەتە خاوەن پیشەی خۆی. زۆر حەزم لە ئیشەکە هەیە و زۆریش دڵخۆشم، زۆر پێی ئاسوودەم. یعنی بگرە ماڵەوەش زۆر هاوکاریم ئەکەن، یارمەتیم ئێن بۆ ئەوی نەک وەک ئێستا ئەمەوێ ئیشەکەم گەورەترکەم، فراوانتریکەم، هەم شوێنەکە گەورەکەم، هەم چەند مەکینەیەکتر بکڕم، چەند کەسێکی تر بخەمە سەر ئیش. ماڵەوەش زۆر پشتیوانیم ئەکەن، هاوکاریم ئەکەن. بەشێک لە گەنجان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی هەڵەبجەوە توانی ویانە فێری پیشەی نوێ ببن. ئێستاش لە ناو بازاڕی هەڵەبجەدا ئەزموونی پیشە نوێیەکانیان بکەن. خولەکانی ئێمە بەشێکی تیۆریە، بەشەکانی تریشی چەند وەرشەیەکمان هەیە وەکو کۆمپیوتەر، وەرشەی کارەبا، وەرشەی درومان. لە خولە تیۆریەکانیشا ئێمە هەوڵەین کە بەشەکانی ژیانی کارەکانت بناسە و هەروەها چۆن دەست بە پرۆژەکەت بکەی بۆی ئەو کەسەکە لە ئێمە فێری پرۆژەیەکە بێ لە هەمان کاتا بشتوانێ خۆی بخاتە سەرکار و ئەو پیشەی فێری بۆ بەکاری بکات. بەڕێوەبەرایەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ڕێگەی ڕێکخراوە بیانیەکانەوە دەیانەوێت گەنجان فێری پیشەی نوێ ببن و بڕوانامەشیان پێ بدرێت. لە ساڵونیوی ڕابردووە نزیکەی 350 کەس گەنجی بێکار یا ئەوانی پرۆژیان هەیە و کە بیانێ فراوانی کرد دەعم کراون ئەم گەنجانە. ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جەختمان کردوێتەوە پشت بەو بڕوانامانە بەستێت کە لەم سەنتەرا دەدێ بە گەنجان. ئەو گەنجانەی کە فێری پیشەی نوێ بوون گەژمینن بە دۆخەکە، دەڵێن ئێستا کڕیاری تایبەت بە خۆیان هەیە و بازاڕیشان هەیە. زۆر ئاسوودەم، یعنی من ئەم ئیشەکە هەڵم بژاردووە بە حەزی خۆم بووە. ڕاستیەکەی من بۆ زانکۆ ئەو بەشەی کە هەڵم بژارد بە حەزی خۆم نەبوو، چونکە زۆر حەزم پێی نەبوو، بەڵام لە ئێستا ئیشەکەم ئاواتێکی خۆم بوو، زۆر حەزم پێی هەیە، زۆر ئاسوودەم پێ. جیالەوەی پرۆسەی دامەزاندن لە ساڵی 2023ەوە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ڕاگیراوە. کارگە و کۆمپانیای گەورە لە پارێزگای هەڵەبجەدا نین تا گەنجان بتوانن لە ڕێگەیانەوە کارێک بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.